خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. لە سەرەتای پرۆگرامەکەدا دەمەوێت زانیاریەک، هۆشداریەک بە ئێوەی ئازیز بڵێم بۆ مێژوویەکی زۆر دووریشنا. ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوودا وێڕای ئەو هەموو خۆشەویستی و تێکەڵیەی نێوان کورد و عەرەب لە ڕۆژاوای کوردستان، وێڕای بەخشینی ڕووبارێک لە خوێنی خوشک و براکانمان لە ڕۆژاوای کوردستان لە ژێر فەرمانی هێزەکانی هاوپەیمانان و لە سەرووی هەرەمەکەشەوە ئەمریکا. بەڵام لە شەو ڕۆژێکدا هەموو ئەو خوشک و برایەتیە و هەموو ئەو پاڵپشتیا کۆتایی پێهات. بە جۆرێک کورد خۆی بێکەس بینیەوە، تەنانەت مەترسی جینۆساید و قەتڵ و عامێکی دیکەش هەبوو. من نامەوێ هیچ کەس بترسێنم، بەڵام هەمیشە بێ ئاگات لە دیوی حەوشەکانی خۆت بێت بزانی چی ڕوئەدا. ئەم سیناریۆیی لە ڕۆژاوای کوردستان ڕوویدا بەرامبەر بە حەسەکە و بەرامبەر بە کۆبانێ و پێشتریش بەرامبەر بە سەرێکانی و گرێسپی و تەنانەت قامیشلۆش. تۆ بڵێ نیەتێکی وەهاش نەبێ بەرامبەر بە کەرکووک و شنگال و ناوچە کوردستانیەکانی دیکە و تەنانەت هەرێمی کوردستانیش خۆ بە زمانی ڕاشکا و بەرپرسە لە باڵاکانی ئەوانەی کە ئێمە پێمان وایە پشتیان پێبەستین پێیان وتین مەترسیتان لەسرە. ئەو تۆمباراکەی کە لە سووریا ئەندازیاری ئەم بابەتە بوو، هەر ئەو تۆمباراکەش لە ئایندەدا بڕیار لە عێراقدا و نوێنەری ئەمریکا ئەبێ. بۆچی ئێمە ئاوها بەبێ گرنگجیەوە سەیری کەرکووک و شنگال و هەتاکو ئەگاتە خانەقین و جەلەولاکەین؟ ئەقڵیەتەکان هەمان ئەقڵیەتن، دوژمنەکان هەمان دوژمنن، سیناریۆکان هەمان سیناریۆن، ئەندازیارەکانیش هەمان ئەندازیارن. بۆیە ڕەنگە ئێمە ئەمڕۆ لەبەر ئەوەی هیچ ڕووی نەداوە، بەڵام تۆ بڵێ بۆمبێکی تەوقیت کراو لەو ناوچانە نەبێ و سبەینێ دەستمان پێ بخەنە سەر ئەژنۆ و جارێکی دی فرمێسکمان پێ بڕێژن و جارێکی تر خوێنمان بڕێژن و جارێکی تر ئەو خاکی هەشەکە ئێستا لانی کەم لە هەندێک لە ناوچەکان کورد دەسەڵاتدارە و پارێزگارێکی بەوێقار و خزمەت گوزار لە کەرکووکە، بەڵام بە پیلانێک لە ژێر دەستمان دەرنەهێنن. بۆ یەکنین بۆ هەست بە مەترسیەکان ناکەین، ئەوە تا دوێنێ لە ڕۆژ ئاوا ڕوویدا. ڕەنگە ئەگەر 4 هەفتە 5 هەفتە با بە دروستی بڵێم ئەم سیناریۆیانەی ئێستا لە ڕۆژاوای کوردستان ڕوئەدا لێرە باز بکرایە، جێگەی باوەڕ نەبوو بۆ هیچ کەس. ئەیانوت هاوپەیمانی ئەمریکای 2 بۆ 3 ناوەندی استراتیجی سەربازی ئەمریکی لە ڕۆژاوای کوردستان هەیە، لە شەدادیە هەیە، لە حەسەکە هەیە. بەڵام کووە ڕەنگە وت پێتمان برایەتی گەلانە و ئەوە تا لە ناو هێزەکانی سووریای دموکراتدا دەیان ئەفسەری پلە باڵای عەرەب و کورد بێکەوە لە یەک سەنگەردان و خوێنیان ڕژاوە. بینیتان لە شەو ڕۆژێکدا تەنانەت تەرمی کوژراوەکانیشان لە شەهیدەکانی ئێمە جیا کردەوە. تۆ بڵێ ئەمە ڕوونەدات، خوای ڕوونەدات، بەڵام ناشمەوێ بڵێم مەترسیە و ناشمەوێ وەتەنیات و نیشتیمان پەروەری بفرۆشمەوە، بەڵام بە ئەمە زەنگێک بێ و بە ئەمەش بمێنێ ئەگەر یەک نەبی. بابەتەکەی منیش هەر ئەوەیە، لەگەڵ بەڕێز فەهمی بورهان سەرۆکی دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لە دوای مرافعە گەورەکەی سەرۆک مام جەلال، ئەو وەختەی کە بەڕێز مام جەلال لەگەڵ بەشێک لە سەرکردەکانی عێراق و تەنانەت هەرێمی کوردستانیش بە شێوەی دەوری بوو بە سەرۆکی ئەنجومەنی نیشتیمانی ئەو کاتە ئەنجومەنی بەڕێوەبردن، نەخشەیەکی سەردەمی عوسمانیەکانی لەسەر مێزەکە بڵاو کردەوە و وتی ئەمە سنووری کوردستانە، ئەمە سنووری کوردستانە لە چوارچێوەی عێراقدا. خۆ ئێمە ئەو سنوورەمان دیاری نەکردووە، ئەمە لە سەردەمی عوسمانیەکان دیاری کراوە.
مادەی 58 لێ هاتەکایەوە و دوایی بوو بە مادەی 140 بەڵام با بۆ زانیاری ورتر و شرۆڤە و شیکردنەوە ئەم گفتوگوۆیە لەگەڵ کاکفەهمی تەواو بکەین. کاکفەهمی زۆر زۆر سپاس بۆ بەشداریت لە پانۆڕامادا. هەمیشە بەرنامەکانم لەگەڵ جەنابتا ڕەهەندێکی تەواو نەتەوەی و نیشتیمانی هەبووە. سەرنجت لەسەر پێشەکیەکەی من چی بوو؟ سڵاو بۆ جنابەت کاکەزانە، سڵاو بۆ بینەرانی بەڕێزی کورسات. بۆ ئەوەی باشتر بتوانم پەیامەکەم بگێرم تۆزێک ژۆم لە دەنگی خۆمە بێت ئەوم بۆ چارەسەرکەن تەکنیکیەن ئەوەی بۆ چارەسەر پێشەکێکی زۆر هەستیارت خستە ڕوو کاکەزانە، بۆیە پێویستی بە تەرکیزێکی زۆریشە. سەرەتا مێ بە خێراتنەوە بکەم لە ڕۆژئاوا کارە میدیایەکانتمان بینی و پێکشەوە گفتوگۆیەکشمان کرد کە لە ڕۆژئاوا بوویت. تەندروست بێت، سڵاو بۆ خۆراگری ڕۆژئاوا و بۆ هەموو خەڵکی کوردستان لە هەر بەشێکی ئەم کوردستانەیە بێن کە ئێستاکە بە هەر هۆکارێک بێت دابش بۆ چوار بەشی کە بەسەر چوار وڵاتی داگیرکاری ناوچەکەیە دابش کراوە. ئەو پێشەکەی کە خستە ڕوو لە ڕاستیە کاکزانە من پێم وایە زۆر لە دڵسۆزانی ئەم وڵاتی ئێمە لە پێش حەدەسەکانی ڕۆژئاواشەوە هەمیشە بڕێکی زۆر لە گومانەوە قسەیان لەسەر ئەم بابەتانە کردووە و هەمیشە دڵسۆزانی ئێمە ئەویان خستۆتە ڕووکە ڕاستە دەستکەوت بەدەست هاتووە لە ڕۆژئاوایە خود لە لای خۆمان، بەڵام هەموو ئەم دەستکەوتانە یەکسان نییە بۆەوەی کە پێمان وا بێت هیچ مەترسیەک نەماوە. ئێمە لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە بڕیارماندا لە وڵاتێکی خاوەن دەستوری دیموکراسیا پێکەوە بژین و ئیتر ئەم عێراقە نوێیە بە بێگومان هەموو پێگاتەکان کورد و عەرەب و تورکمان و ئەوەی کە لە عێراق ئاژێت هەمووی پێکەوە ئەم عێراقیان بیناکردەوە و دەستورمان نووسێەوە و هەنگاوی زۆر باشمان بڕی لە دوای دیکتاتۆریەت، بەڵام دەرئەنجامەکان یاخود نەتیجەکانی تاوەکو ئەمڕۆ بۆ جۆرە نەبووە کە ئێمە ئومێدمان لەسەر هەڵچنی بوو، بۆ جۆرە نەبوو کە ئێمە خەباتمان بۆی کرد بوو. بۆیە بەڕاستی من پێم وایە ئەو هۆشداریە لە جێ خۆیەتی و ئومێدەکەم قیادی سیاسی کورد لە هەموو ئاستەکانە ورتر و بەدیقەتر تەعامل لەگەڵ ڕووداوەکانە بکەن و پێشم وایە تەعاملکردن لەگەڵ ڕووداوەکانە لە ئێستاکەیە بریتە لەوەی کە کێشەکانمان چارەسەرکەین و بەسەر حاڵتە نەفسەکانی خۆمانە زاڵ بین و کورد و کوردستان بکەینە بنەما ئەگە گرفتێکی ژەیە حەقیقەت لەبەر ئەو مەترسیانە و لەبەر ئەو مێژووە هاوبەشی کە هەمومان لە کوردستانە بینامان کردو وازیان لێ بێنین و هەوڵ بدەین کوردستان بگوازینەوە بۆ قۆناغێکی بەرەو پێشتر و لەم چەک بەستۆ ڕزگارمان بێ کە ئێستاکە تێکەوتوین. بەڵێ کافەهمی با باسی مرافعەکەی سەرۆک مام جەلال بکەین، ئەو نەخشەیەی کە لەسەر مێزی ئەنجومەنی حکوم بڵاوی کردەوە، ینی لە دوای ئەو ڕۆژ طبعا بنەمای یاسایی لێ دروست بوو مادەی 58 مادەی 140 ئێستا ڕەنگە زۆر جار کە باسیەکەی ینی لەگەڵ ڕێزما بەشێکمان بە تافی وەریگرین، ینی کە ئەو شێشەڵێن وڵای ئەو شێش کارە ساتە، یعنی کە بە تافی وەریەگری ناچێتە سەرمێزی دانووسانەکان، ناچێتە سەرمێزی گفتوگۆکان، خۆشت ڕەنگە بە وردەکاری لەلات بێ. ئەزانم بە دەقیق بە ئامار چەند عەرەب زەویان کڕیوە، چەند سەدان دۆنم کڕاوە، ئەمانە هەمویان بۆمبی تەوقیت کراو نین. لە ڕاستیە کاک زانە پێش ئەوەی کە قسەیەک لەسەر ئەمە بکەم ئەمەوێت لەم مناسبەیە یادی سەرۆک مام جەلال بکەینەوە ئەو ڕابەری کە بە درێژایی تەمەنی خەباتی سیاسی خۆی لە خەباتی دژی دیکتاتۆریەت بۆ سانیەیەکیش وچانی نەدا و پشووی وەرنەگرت و لە دوای ڕوخانی دیکتاتۆریەتیش بیناکردنەوەی دەوڵەتی عێراق و نووسینەوەی دەستور و ڕێخستنەوەی ناوماڵی کوردی و پاشان بۆ ناوماڵی عێراقی ڕۆڵێکی ئەجگار ئەساسی بینی بەعکسەوە نەک هەر ڕۆڵێکی ئەساسی بینی. ئێستا کە دەرکەوتووە لە غیابی سەرۆک مام جەلالە نەک کێشەکان چارەسەر نەکراون، سەدان کێشەی تر هاتوۆتە سەر کێشەکانمان و هەموو گەلانی عێراق بەبێ جیاوازی شایەدی بوادن کە ئەم پیاوە چەند گەورە بووە، چەند گەورە بووە لە ناو خەڵکی کوردستانە، چەند گەورە بووە لە ناو گەلانی عێراقا و چەند کاریگەر بووە بۆ ئەوەی ڕوبەری کێشەکان بەرتەس بکاتەوە و چارەسەریان بکات و ڕۆژی مرافعە گەورەکەش کە 22 ساڵ بەر لە ئێستا بوو. من پێم وایە یەکێکە لەو گفتوگۆ مێژویانی کە بەڕاستی
دەبوو لە ناوەندەکانی خوێندنە وەقتی بۆ تەرخان بکرێت لە پەروەردەیە جێگەی بکرێتەوە و بکرێتە بنەمایەکی ئەساسی بۆ ئەوەی هەموونەوەکانی ئێمەی لەسەر پەروەردە بکرێت ئەگەر چیش سواز بۆ خواردنەوەیەکی وشارمان هەیە ڕووداوەکانی ڕۆژئاوا دەریان خستکە ئەمنەوەیە چەند منەوەیەکی وشارە سەرۆک مام جەلال 22 ساڵ بەر لە ئێستا لە ڕێگەی دیکۆمنتەوە لە ڕێگەی نەخشەیەکی سەردەمی عوسمانیەکانەوە لە ناو لووتکەی دەسەڵاتی عێراقیە لەبەردەم لە ناو مەجلیسی حکومە کە هەموو فیگەرە ئەسیاسیەکانی دەوڵەتداری و سیاستکردن لە عێراقا دانیشت بوون و عێراق بەسەر دیکتاتۆریەتا سەرکەوت بوو لە لووتکەی غوروری خۆیان بوو پشتیوانیەکی گەورەی نێودەوڵەتیشی هەبوو ئەنجاش جەنابی مام جەلال لەو تەوقیتەیە گفتوگۆیەکی لەگەڵکردن ئەگەر تەماشای وێنەکان بکەی تێ ئەگەی کە چۆن قیادەی سیاسی ئەو کاتە فیگەرە ئەساسیەکانی سوننە و شیعە شۆک بوون بە دیار ئەو هەموو بەڵگانە بەرامبەر بۆ هەموو گفتوگۆ جدیی سەرۆک مام جەلال لەسەر دروستبوونی دەوڵەتی عێراق لەسەر حدودی کوردستان لەسەر کوردستانی بوونی کەرکووک خستێ ڕوو بە جۆرێک ئەم بابەتەی تەرح کرد کە من بڕوام وایە لە مێژووی دوور و نزیکی نەتەوەکەی ئێمە ئەگەرچی کاری گەورە و سەرکردە و سەرداری مەزنمان هەبووە بەڵام بڕوام وانە هیچ سەردارێک لە هیچ مەرحەلەیەکی تاریخیە بە ئەندازەی سەرۆک مام جەلال توانی بێتی لە ناو جەرگەی بەغدادا و لە کاتی خۆی و لە ساتی خۆیان گفتوگۆیەکی بنیانەری لەو جۆرە بکات و دەرئەنجامیش ئەوە بێت دیکۆمنتێک کە ئێستا کە هەمومان شانازی پێواکەین کە من خۆم بڕوام وایە ئەوەی کە سەرۆک مام جەلال کردی زۆر گەورەتر بوو لەوەی کە ئێمە بتوانین وەکو خەڵکی کوردستان بە هەموو جیاوازیەکانمانەوە ئەو ئەفکارانی تەوزیف بکەین و بیکەین بە بنەما و سیاسەتی خۆمان و داهاتوی خۆمان لەگەڵ حکوومەتی عێراقیە لەسەر بینا بکەین و بەسەر کێشەکانمانە زاڵ بین و بەبێ گومان لە دوای ئەوە ئەگەر من قسەیەک لەسەر ئەوەی جناب بکەم من پێم وایە بەبێ کاکەزانە یعنی ئەم قسانە هەرگیز یەکسان نییە بەوەی کە ئێمە بڕوامان بە ژیانی پێکەوەی نەبێت بڕوامان بە برایەتی کورد و عەرەب و تورکمان نەبێت بەڵام ئێمە دەبێت لە ڕووداوەکان عیبرەت وەربگرین برایەتی بەمانە ئەوە نایە ئێمە بچووکی خۆمان لە گەورەی ئەوانە ببینین برایەتی جۆرێک لە هاوسەنگی پێویستە برایەتی تەفاومی هاوبەشی هەردوو لای پێویستە ئێمە لە خانەقینەوە بۆ شنگال 22 ساڵ بەر لە ئێستا سەرۆک مام جەلال مجاملەی نەکردن وتی ئەم دەوڵەتی عێراقە دروستکرا ئەو کاتە کوردستان پێوترا ویلایەتی مووسڵ بەشێک نەبوو لەم دەوڵەتە بە هیچ جۆرێک بەشێک نەبوو لەم دەوڵەتە و مندوبی سامی بەریتانی بە مەلیک فەیسەڵ دەڵێت کە جەنابی مام جەلال لەوێ ئەم گفتوگۆیەیان بۆ ئەکات بە مەلیک فەیسەڵ دەڵێت ئێمە دەوڵەتێکی عەرەبیت بۆ دروست ئەەکەین و سنوورەکەشی هەتا حەمرینەوەتە ئیمپراتۆرێتێکی عەرەبیت بۆ دروست ناکەین و حدودەکە تاوەکو حەمرینە لە حەمرین بەم لاوە ناوچەیەکە پێوترێت کوردستان پاشان ئەوە ڕوون ئەکاتەوە بۆیان ئەڵێ بەڕێزان بە مەجلیسی حکومەڵێت لە 25 کانونی یەکەمی 1922 ئینگلیزەکان و دەوڵەتی ئەو کاتی عێراق سەردەمی پاشایەتی و مەلیک فەیسەڵ بڕیارە دەن حکوومەتێک بۆ خەڵکی کوردستان دروستکەن و داواکەن لیژنێت بچێتە بەغداد لەوێ پیانەڵێت 85 ساڵ بەر لە ئێستا ئێوە قەرارتان داوە حکوومەتێک بۆ خەڵکی کوردستان دروستکەن چۆن ئێستاکە ئاعتراف بە فیدراڵی ناکەن چۆن ئێستاکە فیدراڵیمان پێڕەوا نابینن ئەو دێت ئەم گفتوگۆ بنیادنەرە لەو کاتەیە ئەنجامەدا بڕوا بکە کاکزانە ئێستا کە کار بەدەستمان هەیە لە کوردستانە بەم جۆرە گفتوگۆ لەگەڵ حکوومەتی عێراقیان ناکات کابوو یعنی لە هەر گۆشەیەکەوە سەیریەکەیت ئەمە پێمانەڵێت دەبێت جورئەتمانە بێ بەڵام جورئەتێکی ئارام لەسەر بنەمای فعل و ڕەدفعل نا هەوڵ بدەین بەم جورئەتە گەورەیەوە بەڵام بە منطق بە مەعریفەیەکی سیاسی گەورەوە گفتوگۆی بنیانەر بکەین لەسەر گەڕانەوەی مافەکانمان لە خانەقینەوە بۆ خورمات و بۆ کەرکووک بۆ دەوروبەری کەرکووک و بۆ شنگال و شێخان و زومار کە بەشێک لە خیتابی سیاسی سەرۆک مام جەلالی لێ پێک هاتی بوو ئەگەر ئەم جورئەتە سیاسیەمان هەبێت بەڵام لەسەر بنەمای منطق دوور لە کار و کاردانەوە من پێم وایە ئەتوانین هەم بەسەر کێشە ناخۆیەکانی خۆمان ئازاڵ بین و هەمیش ئەتوانین لە بەغداد باشتر لەوەی کە لە ڕابردوو کردومانە ئاوات و ئامانجەکانی خەڵکی کوردستان بەدیبێنین من پێم وایە بەشی ئەوە سەرۆک مام جەلال میراتی بۆ بەجێهێشتوین بۆ هەمومان بەبێ جیاوازی کە بیکەینە بنەما بۆ ئەوەی وردە لە بەدیهاتنی ئامانجە دەستوریەکانمان نزیک ببینەوە کاتێک کە سەرۆک مام جەلال قسەی لەسەر ئەوە کرد ئێمە دەبێ هەرێمێکی یەکگرتووی بەهێزمان هەبێت و پێی وابوو لە قۆناغی ئێستایا دروستبوونی دەوڵەت کارێکی زەحمەتە خەڵکێکە بوو نەقتیانەکرد ئێستاکە تەواوی کۆمەڵگەی کوردی و هەموو کۆمەڵگە پێشکەوتەکان و ئەوانی کە دامیشیانە کردین هاتوونەتە ئەو قەنەعەتە ئەکرێت ئێمە لە چوارچێوەی ئەو وڵاتانی کە بەسەریا دابەشکراوین
بە پاراستنی تایبەتمەندیەکانی خۆمان درێژە بە ژیانی سیاسی و بە ماف و ئیمتیازاتە نیشتیمانی و نەتەوەیەکانی خۆمان بدەین. بەڕێز کاک فەهمی ئێستا باسی شنگالەکەین مەسەلەن خیتابێکی سەرۆک مام جەلال هەیە کە بە حەماسەتێکەوە بڕۆ بۆ شنگال و زومار و بڕۆ بەرەو خوار. ئێستا من چەند شوێنێک شنگال، سنوون، زومار، مەسەلەن خانە سۆر ئەم منتیقەیە بە تەواوەتی ناوچەی گەورە جگە لە گوندەکانی دەوروبەریان هەمووی کوردین. ئێستا ئەگەر مەسەلەکە اتفاقی نەبێت لەگە حکوومەتی عراقی و ئەو نزیکبوونەوەی و ئێستا و ئەو هاوبەشیە حکومڕانیە نەبێ بەڕێستان باشە زان کە ئەو منتیقانە گەمارە دراون یعنی لە لای مەحموودیە و سێمێلکاوە بە زەحمەت ئەتوانی داخەڵبی لەبەرەوەی هێزی تری لێوت بە تەواوی ئەو سنوورش ئێستا هێزە عشایرەکانی لە دیوی ڕۆژاوە و سووریاوە هێزە عشایرە عەرەبەکانی لێە و بە دیوی تەلعفەریش و موسڵیش ینی ناتوانی داخەڵبی مەسەلەن سبەینی هێزێکی ڕادیکاڵی ئێرهابی هاوشێوەی ئەوەی کە لە سووریا و ڕۆژاوە ڕوبەڕووی کوردەکان بۆ بێتەوە ناوچەیە ئەو ناوچەیە بە تەواوەتی لە دەست نادەی مەسەلەن بۆ نمونە یان فایلەکە لە لای جەنابەت فایلێکی ئاڵۆستر نییە لە ناوچەکانی دیکەی وەکو کەرکووک و وەکو مەخمور و وەکو گوێڕ و هەتا گاتەوە خانەقین و جەلەولا سعدیە. ئەو جوگرافیایی کە تۆ باست کرد ڕوونکردنەوەیکی زۆر ڕاست بوو یعنی ئەو ناوچانە داخراون بەڕاستی یعنی لە بەردەم ئەزمەیەکی قوڵی ئینسانی گەورەشان. ئێمە ئەمڕۆ ئیڤێنتێکمان هەبوو وەکو دەستەی ناوچە کوردستانیەکان قسەمان لەسەر گۆڕە بە کۆمەڵەکانی خانسوور کردووە باسی ئەومان کە تاکو ئێستاکە حکوومەتی عێراقی ئامادەنیە دانی پیا بنات و ئاعترافی پێ بکات و ناسنامەی شەهیدبوونیان بداتێ و بە ماف و ئیمتیازاتەکانی خۆیان ئاشنایان بکات کاکەزانە ئێمە دەبێت ئەوەش بزانی سعدیە و مەندەلی و جەلەولا زەرباتی هەتاکو خانەقین خەریکە کوردی تیا نامینێت و لەسەر ژمێریە ئێمە چەندین جار ئەم مەترسیارمان باس کرد ئەوەی تو ئەلەی ڕاستە هەر ناوچەیەک هەر جوگرافیایەک جۆرێک لە کێشەیە جۆرێک لە خصوصیاتی هەیە هەموو ئەم ناوچانە بەڵام دوجار بەشێکن لە خاکی کوردستان بۆیە زۆر گرنگ ئێمە ئێستاکە لەبەردەم بیناکردنەوەی حکوومەتی عێراقین لەم کابینە نوێیە بچینە ناو گفتوگۆیەکی جدیەوە و پێداگیری بکەین لەسەر مافەکانمان ینی ئەوەی خەڵکی کوردستان بۆ ڕۆژ ئاوا کردی لە سادەترین مانایە پێیوتین کاکە ئەم هاوارەمان تەنها بۆ ڕۆژ ئاوا نییە ئەم هاوارەمان بۆ کوردستانە بۆ ئەم بەشەی خۆشمانە و مەترسیەکانی سەر خۆشمان کەم نین بۆیە بەڕاستی گرینگە ئێستا لەم تەوقیتەیە هەم کێشەکانی ناوماڵی خۆمان چارەسەر بکەین و لەو هۆشیارێ تێ بگەین لەو ئاستی مەترسیە تێ بگەین کە ڕوبەڕوومان بۆتەوە گرفتەکانمان چارەسەر بکەین و هەوڵ بدەین دەور لە خیتابێکی هاوبەش بدەین و ئەو مەترسیانی کە ئێستاکە هەیە من بڕوام وایە نەڕەویەوەتەوە و هەر کەسێک پێی وابێت هەڵەبجە سلەیمانی هەولێر بادینان بەبێ کەرکووک ئیتر لە تەواو لە خەم ڕەخسیوە و ئیتر ئێمە ئەتوانین پاڵ دەینەوە و هیچ گرفتێکمان نەماوە من پێم وایە ئەمە تێڕوانینێکی هەڵەیە و تێنەگەیشتن لە معادلاتی سیاسی ناوچەکە و تێنەگەیشتنە لەو ڕووداوانی کە ڕوویان داوە بۆیە ئومێد ئەەکەم بۆ خۆ ئامادەکردن بۆ پێشهاتەکانی داهاتوو هەوڵ بدەین یعنی کێشەکانمان چارەسەر بکەین و خۆمان ئامادە بکەین بۆی حکوومەتی داهاتوی عێراق ئەو حکوومەتە بێت کە هەموو ئەو مافەزەوت کراوانی کە تاکو ئێستاکە بەدەستمان نێناوە بۆمانی بگەڕێنەوە. باشە بەڕێز کاک فەهمی ینی بەڕێستان دڵنیام مەسەلەن بەهۆی نزیکاتی منە جەنابەوە زانم کە هەمووی فایل بەوردەکاری تەواوە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم بە جوغرافیا و بە ژمارەی هاوڵاتیان و بە مەترسیەکانی و لای جەنابتە ینی جملەیەکی زۆر باش وروژاند مەسەلەن کاڵی ئێستا لە بیناکردنەوەی حکوومەتێکین چەند گرینگە پێش ئەوەی مەسەلەن یان هاوشان لەگەڵەوەی هاوتەریب لەگەڵەوەی باسی شایستە دارایەکانی هەرێمی کوردستان بکەین ئەم مەلەفانی کە لای جەنابەت و لای دەستەکەی جەنابەت هەیە کە بە شێوەیەکی یاسایی و یاسایی کار لەسەری کردووە ببرێتە سەر مێزی دانوسان ببرێتە سەر مێزی گفتوگۆ نەوەک ئەوان وەکو بۆمبێکی تەوقیت کرا بۆمان هەڵبگرن و لە شەو ڕۆژێکدا هەموو شتێک پێچەوانە ببێتەوە خۆبینیمان لە دەرەنجامی ڕووداوەکانی ڕیفراندۆم کە بڕیار نەبووە بێ چی ڕوویدا. کاک زانە ئێمە زیاد لە کێشەیەکی دەستوریمان هەیە لەگەڵ حکوومەتی عێراقیەوە من پێم وایە لە ئەساسا ئەم کێشە دەستوریانە کێشەی قوڵ نین بەڵام ئیرادەیەک نییە یاخود ڕوئیایەکی وازەح نییە لە بەغدا و بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە کێشەی ئیمتیازات و مەسلەی مالی و مەلەفی موچە و بودجێ خەڵکی کوردستان یەکێکە لە بابەتە هەرە هەستیار و گرنگەکان دەبێت ئێمە پێداگیری لەسەر بکەین و ئەگەر تۆ تێبینیت کردبێت
بۆی موچەوە وا ماندویان کردوین کە ئێستا کەس باسی بودجە ناکات، یعنی کە بودجەش یەکێکە لە حەقە ئەساسیەکانی ئێمە. بەڵام لەگەڵیشیە بەڕاستی هەموو ئەم کێشانە ئەو کاتە ئێمە ئەتوانین بڵین لە خەمڕەخسیەوە ئەگەر کێشەی خاکمان نەمینێت. یعنی مەسەلەی کەرکووک مەسلەیەکە بە درێژایی مێژوو کە سەرۆک مام جەلال لە مرافعە گەورەکەیە بۆیانی ڕوونەکاتەوە پیانەڵێت نوێنەری ئینگلیز لە ناو عوسبەت الئومەم لە ساڵی 2000 لە ساڵی 1924 و 1925 نوێنەری ئینگلیز بە دەوڵەتی عێراق ئەڵێت ئێمە ئەگەر کوردستان بخەینە سەر عێراق چەند مەرجێکیانەیە خەڵکی کوردستان. یەکێک لە مەرجەکان ئەوەیە دەست لە ناسنامی کوردستانی بوونی کەرکووک نەدرێت و ئەگەر دەست لە ناسنامی کوردستانی بوونی کەرکووک بدرێت ئەو یەکێتی عێراقە هەڵەوەشێتەوە. لەوێ سەرۆک مام جەلال ڕوو ئەکاتە مەجلیسی حکومەتیان ئەڵێ باشە ئەگەر ئێوە فیدراڵمان نادەنێ کەوابوو ڕازین بۆەوەی کە ئەم یەکێتی هەڵبوەشێتەوە. بۆیە زۆر گرینگە ئێمە حکوومەتی داهاتووی عێراق ئەو حکوومەتە بێت کە ئەم مەلەفانی تیا یەکلایی بکرێتەوە و بە بێگومان ئەم عێراقە بە بێکورد ناتوانێت دو ئامانجی بێنێتە دی. بۆیە زۆر گرینگە ئێمە بە شێوەیەکی عەقلانی لە ئەنجامی هەڵسەنگاندن و لێکدانەوە بچینە ناو وتوێژێکی جددیەوە بۆ ئەوەی ئەم مەلەفانە چارەسەر بکەین. کاک زانان ناکرێ هەتاکو ئێساکە لەسەر هەڵکردنی ئاڵای کوردستان کە ئاڵایەکی دەستوریە دانی پیاندراوە لەسەر زۆر جار لەسەر زمانی کوردی کێشەمان بۆ دروستەکرێ، گەنجەکانمان دەستگیر ئەکرێن لە خانەقین و لە سعدیە و لە زورباتیە و لە جەلەولا جۆرە کێشەیەکمان هەیە ڕۆژ تا ئێوارە دێنە سەر زەویوزارەکانمان لە دەوروبەری کەرکووک ئاگاد لێیەتی هەتاکو ئێساکە کەمترین کێشەمان چارەسەر کراوە. ئەو بارودۆخی شنگالە کە خۆت ڕوون کردەوە لە چ دۆخێکایە. ئێ باشە ئەگەر عێراقێکی دیموکراسی عێراقێکی فیدراڵیە ئەگەر عێراقێک لەسەر بنەمای دەستور بیناکراوە چۆن ئەبێت 7 ملیۆن ئینسانی کورد کە لە دوا سەرژمێری عێراقیا دەرکەوتووە نەتوانێت ممارەسەیەکی دەستوری بۆ مافەکانی خۆی بکات. بۆیە لە ڕاستیان من بڕوان بەوەیە کا دەبێت ئەم بابەتانە لەم کابینەیە کە لە بەردەم ئاریشە و گرفت و ئاستەنگی ئەجگار قوڵایە باز بکرێت. و من لێرەوە یعنی کاکەزانە یەکەم جارمە باسی ئەەکەم ئێمە ڕاپۆشتی خۆمان وەکو دەستەی ناوچە کوردستانیەکان داوەتە جنابی سەرۆکی حکوومەت و جنابی جێگری سەرۆکی حکوومەت و داوامان لێ کردوون ئەم مەلەفە بکەنە مەلەفی ئەساسی گفتوگۆکانی خۆتان لەگەڵ حکوومەتی عێراقیە و هەموو ئەو راپۆرتانی کە ئێمە نووسیمانە بە ویژدانەوە نووسیمانە هەوڵماندا و بارودۆخی سیاسی کوردستان بارودۆخی سیاسی عێراقی تیاڕە چاو بکرێت. بەڵام پێشمان وا بووە کە دەبێت پێداگیری بکەین لەسەری و ئەمە نەکەینە بنەمایەکی ئەساسی و زەرفێکی زەمەنی بۆ دانەنین. من پێم وایە ڕۆژ دوای ڕۆژ قورستر ئەبێت ئێمە ئەو ئاوات و ئامانجانی خۆمان بهێنی نەدی. حقیقت ئێساکە جیرێک لە عێراق پەروەردە بووە بەشێک لە سیاسەکانی عێراق کاک فەرمی خوا ببوورە لە ناو زانیاریەکان تا من نامەوێت بچێت دیتەیلەوە بەڵام تەفاسیلەوە زانیاریەکان مەترسی تێدایە؟ بە بێگومان مەترسی تێدایە بە بێگومان مەترسی تێدایە. کاک زانات چۆن مەترسی تیانی ئێمە لە پێش ئەنجامدانی سەرژمێریە لەگەڵ جەناب تا بەرنامەم کە ڕوونم کردەوە ئەم سەرژمێریە بەبێ جێبەجێکردنی مادەی 140 مەترسێکی گەورن بۆ ئێمە و ئێمە یەکەمین موسسەی حکوومەتی هەرێمی کوردستان بووین لەگەڵ ئەنجامدانی سەرژمێری نەبووین و پێمان وابوو ئەگەر ئیحسای 57 نەکرێتە بنەما ئەم ئێمە زەرەری گەورە ئەکەین. دوای حکوومەتی عێراقی کۆمەڵێک بەڵێنیان پێداین کە ئیحسای 57 ئەکەنە بنەما تەصحیحی بەیاناتەکەن. کاک زانە هیچ کام لەو مەرجانیان جێبەجێ نەکرد و ئێستا کە ئێمە ئەتوانم بڵێم دەیان هەزار عەرەب هاتوۆتە ئەو شارەوە کە چارەنووسی شارەکە دوجار ئەوان دیاری ئەەکەن. یعنی بۆیە بەڕاستی مەترسی جددی هەیە. یعنی ئێمە دەبێت و ئەم مەترسیانە کە ئێمە باسی ئەەکەین مانای ئەوە نییە کە هیچ هەوڵێکیش نەبێت، مانای ئەوە نییە کە دۆستمان نەبێت لە بەغدا گوێمان لێ بگرێت. بەڵام بەداخیشەوە ئەتوانم بڵێم بەشی زۆری دۆستەکانیشمان ئەو بڕیارە باشانی کە دەری ئەەکەن تەنها لەسەر وەرەقێ و لە ئەرزی واقعە جێبەجێکردنی کارێکە نایبینین دەرئەنجامەکانی نابینین. من تەنها ئەمڕۆ دڵم بە شتێک زۆر یعنی خۆش بوو و پێم وابوو ئەمە ینی ئەکرێ بیکەینە ئەساسێکی تر. کاقوبات لە سۆشیال میدیا شتێکی نووسی لەسەر ڕۆژی مرافعە گەورەکە وتی کەرکووک کوردستانیە، کەرکووک کوردستانیە و سەرۆک مام جەلال بەگوێی دنیایەدا کە کەرکووک کوردستانیە و ئێمەش تا ئەبەت درێژە پێدەری ڕێبازەکەی ئەبین. کابوو تکایە با ئێمە مجاملەی ئەم مەلەفە نەکەین. بەڵام ناڵێم ئێمە ئەنسووری بین، ناڵێم ئێمە یعنی نەتەوەی بین لەسەر بنەمای ڕاسیزم،
نەتەوەیی بین بەو لەسەر ئەو بنەمایی کە برانی تورکمان و برانی عەرەب نادیدە بگرین. یعنی ئیتر دەبێت ئێمەش وەکو کورد ممارەسەی ئەم حەقانی خۆمان بکەین و تەفاهم بکەین لەگەڵیانە و لانی کەم لێگەڕن ئێمە ئاڵایەکمان هەیە کە ئاڵایەکی دەستوریە ئاڵایەکی یاساییە، یعنی لەژێرم ئاڵایە بتوانین ممارەسەی حەقە خوایەکانی خۆمان بکەین، حەقە ئینسانیەکانی خۆمان بکەین. چکە زۆر جار جۆمان لێ ئەبێت کە بەداخەوە کە دێتە سەر ئەوەی کە باز لە مەسەلی کوردستانی بوونی کەرکووک بکەیت ئەنواعی پرسیار دروستە بێت و بارودۆخەکە وا شەرحەکەرێت کە هێشتا ناوێتی بۆ ئێمە بچینە ناو جەدەلێکی جدی لەم جۆرەوە. باشە کاک فەهمی، مەسەلەن من دیسان ئەوە کۆی لە پێشەچی وتم، مەسەلەن دوو نمونەی بچووک. یەکێکیان ئەو ڕۆژەی کە بەشێک ژمارەیەک لە هێزەکانی یاساییشی حکوومەتی سووریا داخلی حەسەکە بوون 14 ساڵە، ینی ئەو شارە بە کورد و عەرەب و سریان و ئاشووری و ئێزدیەوە ئەپارێزرێ، گوێ بە ئەمنیەتیان ئەپارێزرێ. ژمارەیەک لە خەڵک هاتە دەرەوە و بە چەکەوە و تەقەیان کرد، تەقەی خۆشیان کرد، ینی حازر بوون هەمان ئەو شێوازەی کە پەلاماری کوردیان پێدا حازر بن پەلاماری کوردن. ئەگەر زوو کۆنتترۆل نەکرا ڕەنگە دۆخەکە بە شێوەیەکی تر بووە. دوای ڕۆژێک لەوە کە هێزەکان چوونە ناو ئەو چەند ئاسایشەی حکوومەتی سووری چوونە ناو قامیشلەوە، ژنێک هاتە پێشوازیان شیرینی بەسەرە هەڵدان. ینی هەمان ئەو سینناریۆش پێشببینی ناکرێت سبەی نەگەر خوا نەکردە شتێک ڕووبدا لە تەواوی ئەو ناوچە کوردستانیانەی کە مەلەفەکانیان لای جەنابتە ڕووبداتەوە. خەڵکێک کە بێ بیر لەوە نکاتەوە ئەمنیێت و ئاسایش و خزمەتەکەی لای کوردەوە بە بەڵام بێ ئاوا پێشوازی لێ بکەنجا هێزێکی ڕادیکاڵی سونەیە، داعشە، معاشە، ماعشە، هەر شتێک کە دروستە بێن وا ناوی مەترسیدار کە دروستیەکەن. وڵا کاک زانە ینی ئەلبەتە ببوورە منیش تەکید لەو قسەی جەنابتەکەمەوە نامەوێت گفتوگۆکەم ببێتە گفتوگویەکی ڕاسیزمی یا عنسوری، بەڵام مەترسیشە بینیومانە. وڵا کاک زانە وەکوتم ئەم سڵاحەتم زۆر پێخۆشە میدیاکارێکە ینی بەم سڵاحەتە قسە بکات، ئەمە ینی زۆر گرینگە. ئیتر ئێمە وردە ئەو قۆناغا لە مجاملەیە تێپەڕێنین، ینی مناقەشەیەکی بنیادنەر بکەین. من پێم وایە لەسەر ئاستی کۆمەڵایەتی پێش هاتنی ئەم لێشاوە زۆرەی عەرەب بۆ کەرکووک و بۆ دەوروبەری خانەقین و بۆ خانەقین، ینی لەسەر ئاستی کۆمەڵاتی کێشە و گرفتێکی لەو جۆرە نەبووە. بەڵام هاتنی شەپۆلێکی گەورەی عەرەبی بۆ ئەو ناوچانە لە دوای شەڕی داعش و بەدەست بەکاربوونی ڕاکان جبووری وەکو محافظ لەو شارەیە بەڕاستی دەبێت هەموو جۆرە مەترسێک لە بەرچاو بگری. من باشم بیرە دوای ئەوەی دەرئەنجامی هەڵبژاردننی مەجلیسی محافظە ڕاگەیەندرا لە گەڕەکە عەرەبیەکانە، یعنی هاوڵاتیەکی کورد بەس لەبەری جلی کوردی لەبەرا بوو چیان لێ نەکرد، ینی کەوابوو ئەم مەترسیانە هەیە. بەڵام دەبێت ئێمە ئارام بین، دەبێت ئێمە هەوڵ بدەین وەکو کورد، یعنی ئەم گیانی برایەتیە زیاتر شۆڕ بکەینەوە و ئەم عیلاقە باشە کۆمەڵاتی هەیە باشتر تەوزیفی بکەین. بەڵام حەقیقەت ڕێن نەگیرێت لەوەی کە بە بەردەوامی شەپۆلی کۆچ بۆ کەرکووک هەبێت و کەرکووک لە بەردەم مەترسیا بێت و تەصحیحی بەیانات نەکرێت و ئەوەی کە ئیحسا کردی هەموو ئەمەی کە ئێستاکە لە کەرکووکە کراوە ئەگەر ئەمە بکرێتە دوا بڕیار وڵا بەدڵنیایی و ئەم مەترسی هەیە کە تو باسیەکەیت. بەڵێ کاک فەهمی، بۆ ئەوەی کە ئێمە ئەو ڕێڕەوە مەسەلەن یان با پێشەوە پرسیارە بکەم، مەسەلەن خوا نەکردەگەر دۆخێک بەسەر ئێستا بۆ نمونە چەندین کەس پرسیاری لێ کردم، مسپاسی جەنابی شتەکەم لەوێ هەواڵی منت پرسی و خەمی خەڵکی ڕۆژاوای کوردستانی شت بوو. بەڵام مەسەلەن چەندین کەس خەمی ئەوەی بوو ئەمت کاکە وڵا دێرە زوور هەمووی عەرەب نشینە، ڕەقە و تەبقا هەمووی عەرەب نشینە، یانوت گرنگەوێ لەژێر دەسەڵاتی کورد دەرهاتوە، خەمی بوو، ینی دڵی پڕ بوو بۆی. باشە ئێمە خوا نەکردە گەر یەکێک لەو ناوچانە ئەو ناوچانەمان لەژێر دەست دەربێ چه ئەهمیەتێک بۆ ناڵێم هەر هیچ ئەهمیەت گرنگجیەک نامێنێ، بەڵام لە گرنگجی ئێمە کەمتر ناکاتەوە دلانی کەم لە معادلاتی دیبلۆماسی و تەنانەت ئابووری و اقتصادیشە. وڵا کاک زاناخۆ ئێستا ئێمە لەو ناوچانە لە ڕاستیە لە ڕێی پرۆسەیەکی ئینتیخابیەوە توانیمانە بیبینەوە، واتە لە ناو خەباتی دیموکراسیە ئێمە دەنگەکانی ئەو ناوچانەمان بردوێتەوە خۆمان ئیداری ئەو منتیقانە دین، بەڵام لە ڕووی ئەمنیەوە مەلەفە ئەمنیەکە لە عێراقە، یعنی بڕیار بوو پێشووتر مەلەفی ئەمنی ئەو ناوچانە مەلەفێکی هاوبەش بێت لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیە. و من خۆم جارێک لەگەڵ جەنابی کاقوبادا بووم کە لەگەڵ لیژنەی مادەی 140 دانیشت، ینی وعدی
پێدان هەموو جۆرە هاوکاریەکیان بکات هەموو جۆرە پشتیوانێکیان بکات بۆ ئەوەی یعنی دۆخێک دروست بێت کە کێشەکان لەو ناوچانە گری دەستون و نەگەن بەدەم یعنی بۆ ئەو هەستی بە مەترسیەکە ئاکرد بۆیە من بەش بە حاڵی خۆم بڕام وایە ئێمە ڕاستە لە ڕێخەباتی دیموکراسی و لە ڕێ سنووقەکانی دەنگدان و لە ڕێ ئیرادەی خەڵکەوە ئەو ناوچەیەمان بردوێتەوە بەڵام لە ڕاستیە لە ڕووی ئەمنەوە ئێستش ئەو ناوچانە يعني لەژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقیان و پێچەوانەی ئەوەش کە ئێمە پێشتر بڕیار بوو ئەم مەلەفانە ژغورفەی هاوبەشە بێ بۆ ئیدارەدانی و هەر خۆتە زای لە ماوەکانی ڕابردووە پێچەوانی مادی 140 لە دەوروبەری خارەقی قەزایەک ناحەیەک جیاکرا و کرا بە قەزا هەموو ئەمانە بۆ ئەوەی نفوزی کوردی لەو ناوچانەیە کەم بکرێتەوە و من ئێستش دڵنیاتەکەمەوە لە دەوروبەری خانەقین لە سعدیە لە جەلەولا لە زرباتیە ڕقەمی کورد زۆر کەم بۆتەوە و لە دەوروبەری مەخمور ڕقەمی کورد زۆر کەم بۆتەوە لە شنگال و لە زومار و لەو ناوچانە لە دوای ڕووداوەکانی هاتنی داعش و ئەوەی کە بەسەر کووردا هات لەو ناوچانە ڕاستی ڕقەمی کورد کەم بۆتەوە بۆیە زۆر گرینگە ئێمە بزانین ڕاستە ئێسا کە ئێمە لە ڕووی ئەمنیەوە مەلەفە ئەمنیەکەمان بەدەستەوە نییە بەڵام لە ڕووی ئینتیخابیەوە بردومانێتەوە بەس ئەمە یەکسان نییە بەوەی کە پێمان وابێت تا قیامەت ئێمە ئەم دەرئەنجامەمان ئەبێت دڵنیاتەکەمەوە ئەگەر ئێمە وەکو کورد یعنی لە دەرەوەی گیان حیزباتی یعنی بەڕوحیەتی سەرۆک مام جەلال تعامل نەکەین من دڵنیاتەکەمەوە کە ئێمە ئەم سەرکەوتنانەمان درێژە ناکێشێ لەو ناوچانە هەڵبەتە ئەمەم بۆ ئەوە نییە کە یعنی خەڵک بترسێت بەقەدەر ئەوەی کە ڕاستیە کە ئەمەوە بیلێن یعنی ئێستا جەنابەت وەکو میدیاکارێک دەرئەنجامی دەنگەکانی کورد و عەرەب و تورکمان لە کەرکووک لە دوایمین هەڵبژاردننی پێگەێنانی پەرلەمانی عێراقیە وەربگرە بۆ دەرەکەوێت کە ڕقەمەکانیان زۆر نزیک کەوتوێتەوە لە ئێمە ئێکا چۆن نزیک نابێتەوە نزیکەی لە ماوەی فەرمانڕەوایی ڕاکان جبووریا کە هەموو دەسەڵاتی ئەوڵ و ئاخرین خۆی بوو سەدان هەزار عایلی عەرەبی هاتوۆتە ئەو شارەوە و ئێستا کەش لە دوای ئیحسا ئێمە نەمانتوانی مەلەفەکانیان بگەڕێنینەوە بۆ ئەو شوێنانی کە لێوەی هاتوون بە حورمەتەوە بیانێرینەوە یعنی هەتاکو ئێستا کە خۆتە زانی ساڵی پار یاسایەکی باش لە پەرلەمانی عێراقیا دەرچوو کە پێوترێت یاسای گەڕانەوەی مڵک و ماڵی داگیرکراوی کورد و تورکمان ئەو یاسای هەتاکو ئێستا تعلیماتی بۆ دەرنەچوو ئەو ساڵێکی بەسەرا تێپەڕی لەسەر ئەرزی واقع نەمان بینیوە یعنی دوا هەنگاوی بێنێتە دی ئەگەر چیش وەزیرە بەڕێزەکانمان لە بەغداد ئەندام پەرلەمانەکانمان لە بەغداد جەنابی سەرۆک کۆمار لەم مەلەفانەیە دەوری ئیجابیان هەبووە بەڵام لەبەرەوەی ئیرادەیەک نییە یان ڕوئیایەکی وازح نییە یان بەم بەبەستە نانەوێت یعنی ئەو یاسانی کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانن بەڕاستی جێبەجێ بکرێت بۆیە ئەمەش ئەهێنێت بەهێمنی هەڵسەنگاندنی بۆ بکرێت و تێبگەین کە ئێمە بەڕاستی لە بەردەم کۆمەڵێک مەلەفی زۆر جدیای و پێویستمان بەوەیە کە جارێکی تر تعریفەیەک بۆ کوردبوونمان بکەینەوە و ئەگەر بچینە ناو مناقەشەیەکی جددیەوە دوورکەینەوە لە هەندێک بجامە من پێم وایە سوودمان پێ ئەگەێنێت و حەق نییە زۆر لەسەر ئەم بابەتانە ترسدامان بگرێت هەڵبەتە ئەمە بەو مانایی کە حەقی برانی عەرەب و تورکمانیش نادیدە نەگرین و ئەو پێکەوە ژیانی کە هەیە نادیدەی نەگرین بەڵام ئەوە دەرکەوتووە ئەگەر سوڵتە و دەسەڵات لا ئێمە بێ ئیدارەیەکی باشتر خەدەماتێکی باشتر کەسایەتیەکی باشتر بۆ هەموو نەتەوەکان دروست ئەبێت و لە سای ئەوەیە ئەتوانین باشتر لەو ناوچانە درێژە بە ژیانی ئاسایی خۆمان بەڵێ بەڕێزت باسی ڕۆحەتی سەرۆک مام جەلالت کرد مام جەلال سەرۆک مام جەلال لە شاخیش مەسەلەن لە وتارەکانیا لە گوتارەکانیا مەسەلەن هەم بە حەماست هەم بە شێوازێک زۆر جاریش کە عەرەبەکانیش هەندێک عەرەبی میان ڕەو هەیە مەسەلەن باسەکە تەنانەت هەندێک لە تورکمانەکانیش مەسەلەن من گوێم لە هەندێکیان بۆ کە باسی ئەوەکەن سیاسەتی سەرۆک مام جەلال جێبەجێ بکرێ لەوێ لەو ناوچانە جێبەجێ بکرێ بەڵام ئەمە هەندێکی کە چۆتە چوارچێوەی یاسایی و دەستوری و بەڵام پشتگوێ خراوە یانلانی کەم ئیرادەیەکی بەهێز لە بەغداوەنی بۆ چارەسەر و بۆ هەنگاوەکانی داهات و چەند گرینگە ئێمە بتوانین لە چوارچێوەی دانوستاندا ئەو ڕحیەتەی سەرۆک مام جەلال زیندوو بکەینەوە و کاری لەسەر بکەین بۆی نەوەک تێمان بگەن کێمە ئەمانەوێ مافی خەڵکی دیکە بخۆین بەڵام ئەمانەوێ لانی کەم دیوارێکی بەهێزتر دڕعێکی بەهێزتر بۆ خۆمان دروست بکەین بۆ کوردایەتی خۆمان دروستکەین لەو ناوچە کوردستانیانە وڵا کاکزانە جارێ ئەمێ ڕوو بکەمە ئەو نەوە تازەی کە ئێستاکە بینیانمان لەسەر شەقام ڕویان ڕوو بکەمە ئەوان و پێیان بڵێم دڵنیا بن لە ماوەی 50 ساڵ خەباتی سەرۆک مام جەلالە سەدان جەلسەی گفتوگۆ و مفاوەزاتی لەگەڵ حکوومەتێک لە دوایەکانی عێراقا هەبووە هەتاوەکو ئەم حکوومەتەی کە لە دوای 2023 دروست بوو
و هەتاکو ئەو کاتی ژیان ئاوایشی کرد لە هیچ کام لە گفتوگۆکانیە سەرۆک مام جەلال قسەی یعنی پاشەکشەی لەوە نەکردووە کە نەڵێک کەرکووک کوردستانیە بە بەردەوامی لەو چوارچێوەیە گفتوگۆی کردووە بۆیە دەبێت ئەو ڕاستیە بزانین ئەگەر ئێمە ئەمانوێت کێشەکانمان چارەسەر بکەین و ئەگەر ئەمانوێت گیانی برایەتی لەگەڵ عەرەب و تورکمانە بەهێزتر بکەین دەبێت ئێمە سوور بین لەسەر ئەم خیتابەی سەرۆک مام جەلال سەرۆک مام جەلال ئەی کەرکووک کوردستانیە بەڵام لەبەر ئەوەی پراوێزێکی ئەهێشتەوە بۆ برانی عەرەب و تورکمان و پێی وابوو دەبێت پێکەوە قەدەرێک کۆی کردوینەتەوە پێکەوە بژین بۆیە هەمیشە ئەم جۆرە لە خیتابەی سەرۆک مام جەلال خیتابی زاڵ بوو و مجاملەشی ناکرد و لەسەر مەسەلە حەقیقەتە تاریخەکانیشمان پێداگیری ئەکرد وەکو ڕوونمان کردەوە یعنی جەنابیان لە مەجلیسی حکوم لە نۆی شوباتی 2004 لەبەر چاوی فیگەرە ئەساسیەکانی دەوڵەتی عێراقیە ئەم مەلەفەی باس کرد بۆیە ناکرێت ئێستا کەش ئێمە لەبەر هەر ئاعتیبارێک بێت پاشەکشە لەو مەبادیعانەی خۆمان بکەین پاشەکشە لەو پرسە جەوهەریانی خۆمان بکەین بۆیە زۆر گرنگە ئەم ڕوحیەتە بکەینە ڕوحیەتی ئەساسی گفتوگۆکانمان بۆ داهاتوو و بکەینە ڕوحیەتی ئەساسی بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئێستای خۆشمان لە کوردستانە کە من پێم وایە ئەمە هاندەر ئەبێت بۆ ئەوەی کە شەقامی عێراقی چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی شەقامی گشتیشەوە حسابێکی باشتر بۆ ئێمە و حسابێکی باشتر بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بکەین و دەبێت تێبگەین پێکەوە ئەتوانین دو ئامانج بهێنین نەدی هیچ هێزێک پێی وان نەبێت کە خۆی ئەتوانێت دو ئامانجەکانی خەڵکی کوردستان بەدی دێنێت دو ئامانجەکانی خەڵکی کوردستان بە یەکگرتووی دێتە دی بەوە نایەتە دی کە هێزێک پێی وابێ هەموو ڕاستیەکانی لایە ڕاستی شتێکی نسبیە دابەش بۆ بەسەر هەمومانە بەڵام لانی کەم ئەتوانین هەمومان پێکەوە لەسەر مەبادیعەکانمان لەسەر کوردبوونمان لەسەر مەسلەی کەرکووک لەسەر مەسلەی خانەقین و شنگال و شێخان یعنی ڕێک بکەوین و ئەمەش بێتە هۆکارێک بۆ ئەوەی بەسەر ئەو گرفتانەیە ساڵ بین کە ئێساکە دروست بووە کە من بەش و حاڵی خۆم پێم وایە ئەگەر تەجاوزی ئەم قۆناغە نەکەین ڕەنگە بەدیهاتنی ئامانجەکانمان نەگلی نزیک دەبینەوە بەڵکو ئەو دەستکەوتانی کە بەدیش هاتوون وردە وردە مەترسیان بکەوێتە سەر کاک فەهمی ئەنی با من ئەوە بڵێم کە بەبێ مجاملە زۆر هەردووکمان باسی ئەومان کرد کە نامانێت مجاملە و مزایدە و شت بکەین بەڵام لە دوای ڕووداوەکانی ڕیفراندۆم و ئەو شۆڤێنیەتەی ڕاکان جبووری ئەی کرد مەسەلەن ڕۆڵێکی مێژووی ینی بەدەر لە بابەتە حەزبیەکە ڕۆڵێکی مێژووی سەرۆک بافڵ هەیە کە لەگەڵ هەندێک لە برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووکە توانیان بە هەر شێوازێک بێت جارێکی ڕۆحێتی کوردستانی بوونی کەرکووک وەکو دەسەڵات وەکو هێز وەکو لانی کە مەگەری داریش بێ دروست بکەنەوە ئەم ڕۆڵە لە بەرچاوە گیرێ بەڵام ئەو مێژوش ئەی نووسێتەوە ئەو کاتێک کە کاک بافڵ چۆن لە ناو خەڵکی کەرکووک و لە ناو جادە و لە ناو گەنجانی کەرکووکاوتی قەت بەجێتان ناهێڵین و بەجێمان نێشتون و برادرانی مەکتەب سیاسی کەرکووکیش لە سەرۆمانە کاگاسۆ و خۆشت وتت کە کاقوبات چەند مەبەستی بووە لەوانە ئەمە هیوایەکی گەورەمانەداتێ کە ئەوت پێ بڵێم چ داواکاریەکت هەیە لە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە گەر وەکو سەرۆکی دەستە بیڵێ نەوەکوکو کادرێکی باڵایە و حەزبە و لە هەموو خۆم خۆرانەی هەیە کە بتوانین ئەو مەلەفە باشتر ببینە ناو دانوستانەکانەوە ئەو ڕحێتە بینە دانوستانەکە بۆی توش کورد تاکە کوردێک تووشی سەرێشەیەک نەبێت لە ناوچە کوردستانیانە وەڵا کاک زانە سەرۆک بافڵ لە زیاد لە مناسبەیەکە تاکیدی لەوە کردوێتەوە کە مەسلەی کوردستانی بوونی کەرکووک مەسلەیەکە ینی لە دەرەوەی مجاملەیە و ئەو میراتێکە لە سەرۆک مام جەلالەوە بۆمان ماوەتەوە و جەنابیان چەندین جارم حقیقەتیان باس کرد ولا دوایمین هەڵبژاردنیشە لە خانەقین جارێکتر چێوە سەر دروشمە لە مێژینەکانمان کەوتی یا کەرکووک و خانەقین یان تاماوین ئەجەنگین کابوو ئەم قسەیە ئیتر دەرفەت بۆ ناهێڵێتەوە ینی ڕێی جیاواز لەسەر ئەم بابەتە هەبێت ینی ئەگەر ئینسان لە ڕووی چمکی حیزبیشەوە تەماشای ئەم بابەتە بکات من پێم وایە کاک بافڵ لە بەردەم ئەرکێکی مێژووی ئێجگار گەورەیە و ئەم کاراکتەرە ئێساکە ڕۆڵێکی ئەساسی ئەبینێت و توانیوێتی بەڕاستی لە بەغداد یعنی یاریکەرێکی ئەساسی بێت و فیگەرە ئەساسیەکانی عێراق لە دەوری خۆی کۆ بکاتەوە ئەم پێشم وایە ڕوحیانەتی سەرۆک مام جەلال و ئەو میراتی کە بۆی بەجێهێشتووە ئەمەش فعلێکی مساعیدی گەورەیە لەگەڵیا کەوای کردووە بەباشی گوێی لێ بگرین و من داوا لە جەنابی کاک بافڵەکەم کە لەسەر مەسلەی کەرکووک هیچ جۆرە سازشێک نەکات ژیان دێت و ئەڕوات مێژوو ئەمینێتەوە ئەوە سەرۆک مام جەلالە بینیمان و من پێشم وایە سەرۆک
بافڵ و هەموو قیادی سیاسی کورد لەو جێگایە ئەیبەنەوە کە میلەتەکەی خۆیان لەگەڵ هەست و نەست و شعوری نیشتیمانی و نەتەوەی میلەتەکەی خۆیانان و من ئەم ڕوحێتە لەسەرۆک بافڵە ئەبینم و خیتابەکانی لە کاتی هەڵبژاردنەکانە بەڕوونی بۆی باس کردوین و کەرکووکیەکان لە ڕاستیە زیاد لە جارێک ئەم مەسئولیەتە گەورەیان خستۆتە سەرشانی کاک بافڵ یعنی خۆتان نەزانن بردنەوەی ئینتیخابات یعنی هەر تەنها ئەوە نییە تۆ ئاهەنگی خۆشی بۆ بژێڕی مەسئولیەتیشە من پێم وایە هەموو خەڵکی کوردستان و کەرکووکیەکان بە ئیمتیاز و خەڵکی خانەقین بە ئیمتیاز و خەڵکی ناوچە کوردستانەکان بە ئیمتیاز چاویان لەوەیە کە کاک بافڵ لەسەر ئەم بابەتانە پێداگیر بێت و هیچ جۆرە مجاملەیەک نەکە هەڵبەتە مجاملە نەکە نەک بۆ مانایی کە ینی بڕای بەوە نەبێت کە هەمومان لە عێراقێکی دیموکراسی دەستوری ئاژین بەڵێ لە عێراقێکی دەستوری دیموکراسیا ئاژین بەڵام پێمان وایە لەو عێراقەیە شوێنێکەیە کێشەیە پێوترێ کەرکووک وە دەبێ ئەم پێداگریانی لەسەر مەسلەی کەرکووک درێژە پێ بدات و هەمووشمان ئومێدمان لەسەری هەڵچنیەوە بەڕاستی بڵێ زۆر سپاس بۆ بەڕێز فەهمی بورهان سەرۆکی دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی داری هەرێم لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوویت سپاس بۆ گفتوگۆ نیشتیمانی و نەتەوەیە بینەرانی خۆشەویست بە هیوایەوەین کە هەموومان هەمیشە گرویە گرتوو بین لەسەر هەموو پرسەکان ڕۆژگارێکی هەستیارە لە بەردەم گەلی کووردە ئێمەش لەگەڵ هاوکارانمان بە یەکەوە پانۆڕامامان پێشکەشکردن هەموو لاکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ